بەنای خوای گەورە و میرەبان ئازیزانی خۆشەویستانم کاتان باش هیوادارم هەمیشە سەلامەت و سەربەرز بن و لە بۆنە و مناسبەتی گرنگ و گەورە و ڕۆشنبیریدا چاومان بە یەکتر بکرێتەوە. بە تەبیعەتی حاڵ ناو نیشانەکەەوە ئاکا کە من باز لە ئەدەبیاتی گۆران یا دیالکتەی کە لای ئەوم خوێنەوێت ناسراوە گۆران هەورامی ماچۆ من ساغ نەبوومەتەوە لەسەرەوەی چ ناوێکی لێنێم، بەڵام دیارەمە بەست ئەو زمانەیە کە پێشناوی پێی نووسراوە. بۆ ئەوەی هەز دەکەم دۆستان و خۆشەویستان زیاتر لەوە چ پێیان خۆش بێت لە مەولەوی بوونەکە زیاتر لە یەکتر ئیسفادە بکەین. چاوپۆشی یەکەم لەوەی کە کورتەیەک لە باسی ئەدەبی گۆران و شێخ مستەفای تەختەی و 500 ساڵ پێش مەولەوی و خەتی ئەدەبی یارسان و تێکستەکانی سەرنجام و ئەوانە ببوێرم باسییان نەکەم کە مەولەوی دێت ئەوە لە پشتێتی هەموو ئەو بابەتانە تا ئەگاتە نزیک لە خۆی بەسەرانی. بەڵام بۆچی مەولەوی لووتکەکە دەگرێت؟ یعنی لووتکەی ئەدەبیاتەکە ئەگرێ و بە جۆرێک سەرسامبوونی شێعری کوردی مەولەوی ئەبێ بە سەفیری لە دەرەوەی خۆی بە تایبەتی لە نزیکەوە لە سلێمانی هەتا ئەگاتە لای ڕووسەکان. سەید عەبدوڕەحیمی مەعدووم لە مەسئلەی پرسە ئەزەلیەکان خاوەنی بیرکردنەوەیەکی قوڵە لە چەمکەکانی عیشق و نوژیان کە ئەمە لە شێعریان ڕەنگی داوەتەوە لە ئاستی زمان ناسینی زمانی کوردیدا کە زمانێکی کشتوکاڵی ئاژەڵداریە تەنانەت بە ئیدیۆمەکانیشمانەوە لە وەشاندنی تۆ و پەڵەوە هەتا ئەگاتە خەرمان یەک دنیا بیرکردنەوە و مەسەلمان هەیە لەو مەوزوعە. مەولەوی بێت دێت تەحەدای سێ ئەدەبی باڵای دەوروبەری کە هجوومەیە لەسەر ئەدەبی کوردی. مەولەوی دێ بەو زمانە بە حیساب و ئیستیلاح کەم گرتووەی ئەوان و بەو زمانە هەژارە کە خەمی چەندینی وەکو نالی بووە دەستبردن بۆ زمانی کوردی، خەمی ڕێنیسانسەکەی خانای قوبادی بووە بۆ تەحەداکردنی زمانی فارسی. ڕاستەنمەواچان هەمووتان بیستوتانە فارسی شەکەرن، کوردیجە فارسی بەڵشیرینتەرن. هەمان ئەو خەمەی کە نالی کەس بە تەبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشاکە مەسئلەیە نییە لەو مەسەلانی کە ئێستا هەیە ناوچەگەری و دیالێکتگەری و بەرجادەگەری و گەڕەکگەری. هەر سێجیان خانای قوبادی، ئەحمەدی خانی، حاجی قادری کۆیی، نالی شارە زووری مەسئلەکە مەسئلەی ساختی کوردی بوونە بە زمان و بۆ پرۆسەی کە ئەوان لە خەمیان هاون. تەنانەت خانای قوبادی هاوچەرخەکانی خۆی ڕادەسپێرێ کە داستان بنووسن بۆ ئەوەی بەر بە نێزامی گەنجەوی و فیردەوسی و ئەمسالەکانیان بگیرێ. هەموو ئەو داستانە هەورامیانی ئێوە ئەیان بینن ئەکەونە ئەو قۆناغەوە کە خانای قوبادی دەستی بۆ ئەباو ئەمە بۆی گۆرانەکە بناسن. دینە سەر مەولەوی من کە ئەڵێ منی تر ناچاری یانی بڵێ من گینامە بەستم خوانە خاسە شتێک نییە. لە 20 ساڵی تەمەنی خۆم ئەوانەی لە نزیکەوە ناسم بە دنیای مەولەوی بەخشیوە. هەموو ئەو سەرچاوانەی کە لەسەر دنیای مەولەوی لە بەردەستان لە پرۆژەی نووسینەکەی منە گفتوگۆ کراون. ئەگەر نەمتوانی لێرە هەمووی بگوازمەوە کە بێگومان ناتوانم، سێ بەرگی کتێبی شریعەتی میل کە 1 جار چاپکراوەتەوە 2013 2010 دیداری مەولەوی، بەرگی سێمیشی 2019 لە بەردەستا هەیە. هیوادارم ئەگۆی لێرە نەمتوانی ڕازی بکەم خۆی پەنا بۆ کتێبەکە بەرێ کە نزیکی 2100 لاپەڕەیە. بۆ ئەوەی مەولەویەکی لووتکە هەر نەبێ بە مەدەح میدۆدی مەدح و وەسف نەبێ، ینی من بڵێم لووتکە لە خۆیانی وەسفم کردووە. پێویستمان بە کۆمەڵی میتۆدەیە بۆ هەم گوێگرتن هەم خوێندنەوەی باسەکانە. بۆچی مەولەوی لووتکەی گرتووە؟ لە سەر سێ ئاستی ناو زمانە کە ماڵی وجودەکەی مەولەویەوە، ماڵی بوونی هەر هەمووانە زمانەکە بە قسەی هایدگەر لەسەر سێ ئاست ئیشی کردووە. ئاستێکیان هیچ وشەیەک لەسەر ئاستی هێزبەخشینە بە زمانی کوردی هەورامیەکە
هیچ وشەیەک لای مەولەوی بێقابلیەت نییە و هیچ وشەیەک بۆ مەولەوی لای مەولەوی کەم نایەنێ بۆ تعبیرکردن لە چەمکە قورسەکان تەنانەت بە تەسەوف و عیرفانیشەوە. بەسیترین شت مەسەلاً سیرەی عیرفانی هەر مرۆڤێک لە ئەدەبیاتی فارسیشدایە لە ئەدەبیاتی دەور و بەرماندا مەولەوی بە بردننی کۆمەڵێ مەڕ بۆ لەوەڕێکی کوێستانی تعبیری لەو هەموو مەسئلە عیرفانیانە کردووە. ئەوە تۆ یار سەرقافڵەتی و باکی بەوە نییە و لاد لێ ناکاتەوە ئەو کوژێت و ماڵاتەکە و ئەبیتە ئەو لەوەڕە مافەتە لێ ئەیە تاقییان دەرناچێت ئەبەم زمانە بەسیتە ئاژەڵداری ناو کۆزی هۆزەکەی گەورەترین تعبیری کردەوە ئاستێکی زمانە کە مەولەوی یاری تێدا دەکات لەسەر جۆرێک لە موتوربەکردن کە مەولەوی تەنها بە تان و پۆی ئەدەبیاتی هەورامی نەینووسیوە ئەوەی کە دۆستانی هەورامی زمان پەڵپی لێ ئەگرن یەن پێیان وایە مەولەوی مادام ئەم میراجگرەکەی هەورامیە هەورامی باشتر لە هەر کەسێکی کە لی تێگا کەواتە ئەم زمانە هەورەمیە کە ئەمە لە لێکۆڵینەوەدا تووشی تەحەدیاتی گەورە گەورە ئەبیت و پێچەوانەی ئەوە دەسەکەوێت. بۆ نمونە سەیری خلافی دەستنووسەکانەکەی لەم مەوزوعەوە دروست بوون. کابرایەک لە باینجۆ یا لە باخەکۆن یا لە جوانڕۆ شعرێکی مەولەوی داڕێژێتەوە بە تێکستیەکە یا ئەینووسێتەوە بە دەستنووس پێی وایە مەولەوی نابێ وتبێتی بەرد چونکە هەورامی بە بەرد ناڵێ بەرد ئەڵێ تەوەن. یەی سێرەکەی لەو دەستنووسانە تەوەنەکان بە بێ ئاگایی کراون بەبەر جاری وا هەیە ئەوە ئەگەر بە عروس بیان نووسایی یەکسەر پێمان نەزانی چونکە عروس بە تەفعیلە ڕواجەنابتان نەزانن بە تەفعیل و بەحرەکانە یەکسەر ئەزانی ئەوە دەستکاری کراوە بەڵام چونکە کێشی زمانی ئێمە کێشێکی مۆسیقی بڕگەیی پەنجەی خۆماڵیە فۆلکلۆر و لای لایەمان بەوەیە کەمتر هەستی پێەکەی یا بە پێچەوانەوە کە کابرای جاف میرزا بۆ نووسیوێتیەوە پێی وایە مادام مەولەوی تاوگۆزی و ئەوانە نابێ وتوێت ئەمە گەر سەیری لێکۆڵینەوەکان کەین هەموو سەرچاوەکانی مەولەوی ناسی لە هەر هەمویانە بەوەی منیشەوە کەسێکی کەکە بیخوێنێتەوە حتمما تووشی ئەم هەڵانە ئەبین پێشوەختە قەراریان ناوە چۆن مەولەوی بخوێنەوە. مەسەلەن وشەی ویرد ئەگەر هاتوێتە بەردەستیان وتویان ئەمە چۆن دووجار دووبارە بووەتەوە کە مادام دووجار دووبارە بووەتەوە ئەمە زەعفی قافیەیە لەبەرەوە پێشنیاری سەیرسێرەکەن بۆ وشەکان یعنی ئەوایە مەولەوی واوتای لە کاتێکا مەولەوی ویستویەتی ویرد وەکو هەورامی وەکو تەشک و فۆرمی هەورامی کە یانی تێپەڕی لەگەڵ ویڕەدی جافی ویڕەد یعنی بیڕەد یعنی بۆڕەد بهێنێت هەردووکیان بێنێت کە ئەیان خوێنیتەوە کە ئەیان نووسیتەوە گەر مەسەلەن ڕعایەتی ئەم گۆڕانکاری ڕێنووسیە لە زماندانەکەی هەردووکیانە بن بە ویرد چ ویرەد چ ویرد ئەو کاتە یەکێکیان زەڕب لێ ئەیکەیتە دەرەوە بەڵام کە زانیت یەکێکیان مۆرکە جافیەکەی نشینگەی مەولەویە و یەکێکیشیان مۆرکە ئەدەبیاتەکەی مەولەویەکە لە خانەقاکان بووە تێئەگەیلەوە ئەوە ئاستی مەولەوی بە کورتی بازەکەم لەسەر زمان و ڕێنووسی کۆن و ئەوان خاڵێکی کە لە مەولەویدا کە گەنگەشە وەرەگرێەوە ناقەشە وەرەگرێت و هەنێ لە دۆستان بە زۆرفی مەولەوی ئەزانن لەوانە گەورە و خۆشەویست حەمەکەری مەورامی تەسلیم بوونی مەولەویە بە خانەقاکانی تەوێڵە تەسەوف عیرفان و خۆ بچووکردنەوە بە پێی ئەوان کە ئەیڵێن تا ئاستی زۆر زۆر خۆ بەکەم گرتن هەرچەند ئەمە مەسلەک و مەسئلەیەکی عیرفان و تەسەوفی و ئێمە ناتوانین بڵین بۆ مەولاناوە نەخۆی بچوو بکاتەوە بۆ فڵان ئەمیر لە بەردەم مفتینەکەیە پیرەکەیە ئەوە مەوزوعێکی هەیە بەڵام بە بڕوای من ئەگەر بە وردی لەسەر مەولەوی بوەسینەوە پێچەوانەی ئەوەیشمان دەزەکەوێت کە مەولەوی یەکجار بەو جۆرە خۆی بچووک نەکردوێتەوە بەچیدا بە وەرگرتنی شعریەت لە دەقەکانیدا کە بەرامبەر ئەو سێپیرەی نووسیوە یەکێ لەوانە مەسەلەن بۆ بەڵگە هەرسێ لەو پیرانە شێخ عوسمانی سراجەدین شێخ محەممەدی بەهائەدین شێخ عومەری زیائەدین گلەیی دڵساردی یا کەممەیلی لە مەولەویەکەن یەکیان ئەڵێ بۆچی نامەت بۆ نەنووسیم یەکیان ئەڵێ بۆچی وەنەوشەت بۆ نەناردم یەکیان ئەڵێ بۆچی دەرمانت بۆ نەنواندوم ئەم وەڵامێکی کەمان ئاەتێک کە لە پیر و ڕابەرەکانی تێئەپەڕێ پێشیان هەکەوێت لەو مەسئلە دەرسیاندا ئەیا بەڕاستی مەسەلەن بە شێخی بەهادین ئەڵێ پێی کەسێ خاسەن نامەی جەحوب کەیل
تازەش سانابوو وەزوو جەجۆی مەی یعنی ئەم مەوزوعی نامەنووسین و مجاملاتەوە بۆ کەسێک باشە تازە دەستنوێژی لە جۆگەی عیشق گرت بێ من دەمێکە نوێژم دابەست و یعنی فێری دەکات بە بڕوای من یعنی لەو تێ ئەپەڕێ لە قاڵبێکی ئەدەبی جوانە مەسەلەن بە شێخی شێخ عوسمانی شێخ عومەری زیادین لە مەسئلەی وەنەوشاڵێ پێی کەسێ خاسەن ئەوەڵ دەردش بۆ تازە خێزیای دوودی سەردش بوو ئەڵێت ئەو مەسئلە تۆ باسیەکەی بۆ کەسێ باشە تازە دەردەکە توش بوو بێت ینی تازە پێی نابێتە مەسئلەی عەشقەوە کە من کۆڵەوار و کەلەلای بووم و هەروەها بۆ پیرەکەی تریش ئەڵێ ئەوە بۆ پۆلی یەک باشە ینی مناڵی پێ خەڵەتێ ئەو مەوزوعە من تەخەڕوجم کردووە لەو مەسئلانەدا ئەمە مەسئلەی بە کورتی تەسەوراتی مەولەوی بۆ تەوەرە ڕۆحیەکەی ناو مۆدێلی ئاینی کوردی کە مۆدێلێکی دەروێشی ڕەندی سۆفیگەری بووە بە هەموو خەتەکانەوە بە خەتی ئاینی یزدی بە خەتی ئاینی یارسان و بە خەتی داغڵبوونی ئیسلامی لە فۆرمی تەریقەتی نەقشبەندی و قادریدا یعنی لەمە زیاترمانێ ئەوەی کە ئێستا بە عینوانی وشاری دینی و ئیسلامی ئەوانە ئەوە نییە ئەوە لە هیچ لە ئەدەبی ئەمەدان نەبووە تا ئەم دوایی ئەوە نییە من مەسەلە دژبەر بم بەیان من باسی دەلیلەکەم ئەم سێ فۆرمەی ئاینبێری مەولەوی دێت لەوێشدا خەم ئەخوات سێ بەڕێزان سێ کتێبی زانستی ئەنووسێ لە عیلمی کەلامە بۆچی فەوائح بە فارسی ئەنووسێ بۆچی ئەلفەضیلە بە عەرەبی ئەنووسێ و بۆچی مەڕضیە بە سۆرانی یا بە جافی بە تێکەڵ ئەنووسێ لە مەسئلە گرنگەکانی ئەوەی پێڵێن هیلاری شیعی یا بازنەی تەشەیعگەری لە سەردەمی فەرهاد میرزا و غوڵام شاخانی والیەوە لە کوردستانە هەیمەنە دروست ئەکات ئەوانەی کە لە سەیوان ڕاکشاون لەسەر ئەو مەسئلە سنیان بەجێهێشتووە شێخ عەبدولقادری موهاجر شێخ محەممەد وەسیم شێخ محەممەد جەسیم هەمویان لە سەیوانە ڕاکشاون لە خوڕماڵان نێژراون دەرسیان وتوەتەوە مەولەوی بۆیە لووتکەی وەرگرتووە لەوێشدا خاوەنی قەرارەوە بێجگە ئەوە یەکێکە لە وەفدەکان بۆ بەرگرتنی مەسئلەی تەشەیع لە کوردستانی ڕۆژهەڵاتا و نێراوە و هاتووەتەوە دیسان لەوێش بەڵگە هەیە کە تاکە شعرێکە زۆر کەم خوێندنەوەی بۆ کراوە لە ڕووی شعرەوە سادەیە من پێم وایە هەنێ لە پیرانی تەریقەتی نەقشبەندی لەسەر مەسئلەی ئیرشاد و ڕابەرایەتی ساردی و گەرمیەک هەر هەبووە لە بەینانە برایە جا مامەیە برازایە هەر کەسێ هەیە شێخ عومەری زیائەدین ماوەیە داخڵی خانەقای دووڕۆ ئەبێ لە مەحمووداوا لە سەوڵاوە مەولەوی ترسی ئەوەی هەیە بکەوێتە بازنەی مەزهەب بەگەرەکەی ئەو دیوتر بێژ بە سراعاتی تری عومەرایشە بووە ئامۆژگاری شێخ محەممەد بەهادی نەکا کە پیرێتی ئەڵێ بکیانە پەیکێ و یارانەوە پەیکەی پەی مەجنون بیارانەوە ئەڵێ بابە بنێرە نامەیە بنێرە با ئەو مەجنونە سەرگەردانە بێننەوە با باست نەشەوە شارانەوە با نەبی بە دەنگ و باسی ناو شاران بەڵام ترسە ئەسڵەکە لەوەدا بووە مەولەوی ترسی ئەوەی بووە ماڵباتی خانەقای نەقشی دوو کرد بێت کەرتێکی بکەوێتە بازنەی تەشەیعەوە کە ڕێگە زۆر ئاسانە بە ڕێزانەوانەی داغڵی مەسئلەی تەسەووڕ ڕێگە زۆر ئاسانە بۆ غولات بوون زۆر ئاسانە ینی زۆر بە بەسیط ئەوە نییە ئێستا ئەمە زەعیفین دەڕووی تیۆریاوە ئیشمان لەسەرەکرێ منەزیری گەورەی دەور و بەرمان خەریکن ئەو مەسئلە کۆنە ڕیشەی 100 ساڵ دوای چاڵدێران تا ئێستا ئەوە خەریکە و کۆتایی پێناهاتوە مەولەوی ئەو ترسەیشی هەبووە لەوێوەش بە ئامۆژگاری مەولەوی شێخ محەممەد بەهائەدین شێخ عومەری زیائەدین پەلکێشی بازنەی تەریقەتەکە ئەکاتەوە ئەوە خاڵێکی کە بۆەوە بزانین هەر مەسئلە ئەدەبیاتەکە قدرە شێعریەکەی مەولەوی نییە کە مەولەوی کردووە بەو مەسئلە گەورە گینامە پێش مەولەوی لە کەشکۆڵە شێعرەکەی شێخ عەبدولمۆمینی مەردۆخی سنەیدا 39 شاعیرمان هەیە تەمەنی کەشکۆڵەکە 21 ساڵ لە لەدایکبوونی مەولەوی گەورەترە هەر نووسینەوەی کەشکۆڵەکە اینجا خوازانێ شعری چەند ساڵەوە پێشتریشی تایە مەسئلەکە وەستانی مەولەویە بەرامبەر مەسەلەن بەرامبەر عومەرا بەرامبەر مەبەحموو پاشا بەحەمە پاشا ئەم پیاوە خاوەنی ئەو بیرکردنەوەیە بووە کە ئێمە ئەکرێ خودیەتی میلەت تێپەڕێنین بۆ وێزگانەوە جارێکی کە ئەبدەیتی کەینەوە مۆدێلی ئاینداریمان مۆدێلی زمانمان مۆدێلی تەریقەتمان هەموو ئەمانە خاڵێکی کە لە مەولەویدا گرنگە بە بڕوای من
فەرهەنگی مەولەویە، فەرهەنگ بە معنای سەقافە، سەقافەی مەولەویە لە بەکارهێنانی وشە لە ڕیفۆرمی خێزانیدا لە تێڕوانینی ئەو بەرامبەر بەژن بە تایبەتی لە پەنای ئەو هەموو عیلم و زانست و معریفەوە کە هەیەی. مەولەوی بۆ چەند ژنێک شیعری نووسیوە. یەکێک لەو ژنانە خێزانی بووە کە بەپی لێکۆڵەران ئەڵێن حەوپارچە شێعر، بەس من ئەتوانم بڵێم زۆری دیوانەکەی، بەڵام چییە حەوتەکە هی دوای مەرگێتی زەقن دیارن ئاماژە و ئیشارات هەیە. بەڵام من پێم وایە شێعرەکەی کە ئەوەی ئەڵێن بۆ سووتانی حوجرەکەی نووسیوە، ئەسڵەن ئەوەیش بۆ تەنها باڵی مەولەوی ئەڵێ پڕچیان تای ڕوباب قافیە خوانین نەمەنەن تاقەت عیبارەت زانین. یعنی خۆتان ئەزانن هەر ئامێرێک کە ئەژەندێ تارێکی بپچڕێ لە دووتاریەوە بێتەوە بە یەکتار هیچ لێ نادات. ئەویش دەڵێ من ژیان ناتوانێ بمژەنێ لەبەرەوەی لە یەکتاریەوە لە دوویەوە بوومەتەوە بە یەک، و ئەم مەوزوعە لە چەندین جاریجا بە حیسابی تاوڵە و زار هەڵدان هەر ئیشارەی پێکاتەوە کە ئەڵێ من حەزم لە جوود بوو تاکاب. ئەمە ئەو مەسئلەیەکی کە ئەمە سەقافەیە. بۆ باو لە عنبەرشینەکان واز بێنین، بۆ زێباخانی نووسیوە، بۆ ماچێرەخانی ئەردەڵانی نووسیوە، و بۆ ئەمنەخانی قاربەگی کەیخسرۆبەگی جافیشی نووسیوە. بەڕێزان لەم سەر شێعرانەدا زۆر زۆر گرنگە واز لە جارێ ئەوە معناکردنەوەی شێعر و ئەمە وا ئەڵێ و ئەی بەڵاو ئەی ئەمە واز لەوە بێنین. غوڵام شاخانی والی دعوەتی مەولەوی ئەکا کە ئامادەیە لە یەکێ لە هەژدە بلۆکەکەی سنەی باتێ ئەمارەتی ئەردەڵان، یعنی دعوەتی ئەکا بڕواتە ئەوێ ناڕوا، ئەم بەشەرە ناڕوا، سید ئەو هەموو ئیمتیازانە ئەو هەموو وەزعانە ناچێتەوێ بە شەرتێ سەیدیشە. دیسان لە مەسئلەی سەید بوون و ڕەشتەی عەلی بووندا دیسان خۆ لەویش زۆر بە ئاسانی ئەوە بچوایە. لەیەکێ لە شێعرەکانە کە زۆر بەداخەوە بە میزاجێکی هەڵەوەرگرتن لێک دراونەتەوە، دڵ ئەرچی شەماڵ قەدیمی یارن پێی شنۆی زەلان یار جەنزارن، بەڵام کۆن تاقەت دینی دڵدارم ئەو ما چیرستان من کەتانوارم. ئەمە گوایە مەولەوی لە حەزی لە شوێنە بۆ کۆمەڵە ڕەفیق ئەوانیە. شەماڵ و زەلان ئەوە بێجگەوە دوو بای دژبەرن، بای سەموم و بای فێنێک. شەماڵ و زەلان دوو بلۆکن لە هاوینە نشینی و زستانە نشینی خانمی ئەردەڵان ماچێرەخان. دوو شوێنن لە بلۆکەکانی ئەمارەتی ئەردەڵان. بلۆکە زستانیەکەی هی ماچیرەیە، هی ماچیرەی خانم ماچیرستان، هی ماچیرەیە ینی ڕوومەدمان مانگڵەدیم بە ئەورامی. دعوەتی ئەکا بچێتە ئەوێ ئەڵێ ئەو بلۆکە دەیەمێ نزارە شەماڵ زەلان کە هی خانمە ئەڵێ ئەدەمێ بەمێردی ئەم ژنە ئەڵێ آخر من وەکو کەتانم و تۆ ئەم دەیتە بەرتری فەیمان دەی هەڵ ئەوەرم سیرکە، ینی ژنەکەی تۆ ناوی مانگ چیرەیە و منیش کەتانوارم. وار لە پاشگرێکە لە زمانی هەورامیدا هیلالوار، هامنوار، سیمینوار، ینی وەک ئەو ئەڵێ من وەک تریفەی ژنەکەی تۆ وەک تریفەی مانگە وەلێ منیش وەک ڕۆکی کەتانم کە ئەم دەیتە بەرتریفە هەڵەوەرێم. ئەمە دیسان تۆخکردنەوەی مەسئلەیەکە کە مەولەوی لە عیشقا خۆی بە قوتابی فەسڵ ئەزانێت ئاوەسڵ، پێی وایە مانەوە لە فەسڵا باشترە هەتاوەکو گەیشتن بە وەسڵ. چەندین شیعری هەیە بۆ ئەوە، هەتا لە شوێنێک کاڵێ وەختێ جەنازهین هەر دڵم ڕێژ بۆ مشیۆ وەسڵ و فەسڵ فەرقشان چێژ بوو، و لە شوێنی ترا ئەڵێ نزیکی ڕاگەی تەریدەی فەسڵەن. هەموو ئەوانە داکۆکیکردنەوە بە کورتیەکەی ئەم شێعرە بێجگە معناکردنەوە ڕازی نابێ بچێتە ئەوێ و بەڵام پاساوێکی ئەدەبی دێنێتەوە، ئەڵێ من بەرگەی خۆدانە بەر تریفەی مانگی ماچیرە ناگرم. ئەوەیش ئەوە بە سەقافە ئەکرێ، هەر بە وەزن و قافیە و شێعر و شێعریەت و سابوونی ڕەقی پشتم تەقی لەو بابەتە ناکرێەوە ڕاستی. ئەمە بە سەقافە ئەکرێ کە فەرهەنگێکی زاگرۆز نشینی لە ڕۆح و ڕیشە و خەیاڵ و ئەندێشەی مەولەویدا ئامادەی هەیە تا ئەو شوێنە توانی بێتی ڕیفۆرمیشی تێتا کردووە. شێعرێکی کەی بۆ ماتەمی و وەهار بێشەوقی و بولبول ئەوەی کە ئەمنەخان کۆچی دوایی ئەکا، دیسان لویش تەنانەت نووسرانی بەڕێزی جاف هێندە شێعرەکە تەڕ و بڕ و پڕ لە ستاتیکا و ڕۆمانسیەتە
ترسیەوەیان لێ نیشتووە چاویلکەی تەماع بکەینە چاوی مەولەوی بۆ لەشی ئافرەتەکەڵێنەوە خوشکی شیری بووە یعنی بۆ پاساوهێنانەوە بکەی ئیشمان بۆ ڕاستی لە شوێنێکدا ئەڵێ تەوان ژنی بارانبەگ بووە ئەم گۆڵەندامە سەقافەی مەولەوی بۆ وشە کلیلیەکانی داستانەکانی کوردی ئێمە ئەگەر لە هەر لێکۆڵینەوەیەکە ئاگامان لەوە نەبێ گۆڵەندام یەک ژن نییە ناوی گۆڵەندام بێ شیرینێک نییە یعنی من کە ناوی شیرینم بر کە ناوی گۆڵەندامم بر کە ناوی لەیلایەکم بر لە ئەدەبیاتی سەیدی و بێسارانیا کە ناوی ڕێحانێکم بر پەرجینێک قایم بێ بمکەن بە هێن ئەم هەموو ژنەی خۆشویستەوە کۆی لە پێشەکی دیوانی ئەو شاعرانە ئایبینی وەڵا سەیدی حەزی لە 4-5 ژن بووە ئەو وانە ئەوە ڕێزان ئەوە هێنانی کلیلی وشە داستانیەکانی ناو داستانی دڵداری ئێمەیە بۆ مەرامی ئەو دەقەیە مەسەلەن سەدای هایدیبای خەمان هەرزانن سەڵای واوەیلای بارام تەرزانن تەمان ئەم بارامە لە خۆیانەوە بە بادام وەریان گرتووە باتام دیسان ڕۆشتون کردویانە بە وەسفی چاوی ژنەکە نەخێرە ماڵێ مادام بارانبەک وەکو داستانی گوڵەندام و بارام گوڵەندامێکی لە دەستداوە ڕەوایی پێبن کە بانگ و سەڵاو واوەیلا بکەوە نەک هەر ئەو هەر کەسێکیش لە تەرزی ئەوە ینی وەکو ئەوە هەموو بارام تەرزەکانە بێ قڕ پێون کە ئەمنەخانی قاربەگی کەی خستەوە بگیجاف کۆچی دوایی کردووە خاڵێکی کە دوای ئەو هەمووە کە مەولەویە ئێمە ئەیناسین ئێمە چۆن لەگەڵ سەرچاوەکانی مەولەوی ناسیدا کار بکەین جارێ ئێمە زۆر کەم زانستیانە و بێلایەنانە بۆ مەسئلەکانمانە ڕوین بۆ هەموو مەسئلەکان حتا بۆ هەڕەشە گەورەکان لەسەر خێزانەکانمان کە ئێستا ئەیبینین ینی سێقەت نییە لە هیچ شوێنێکا بتوان یاسی دەبی زۆر بە چاوێکی کەمی بێفەرهەنگی ناڕۆشت و نامەلووسێری و مەسئلانە دەبی سەقافەی مەولەوی زۆر بەرفراوان بووە بەڵگەیش بۆ ئەمە لە گەرمەی سراعاتی دوو تەریقەتی دابەشبوو بەسەر بیرکردنەوەی ئاینی و فەرهەنگی ئاینی ئێمەدا لە قادری و نەقشبەندیدا ئەم لە یەک کاتە ئامۆژگاری شێخی بەهادی نەکات و هاوڕێی کاک ئەحمەدی شێخیشە لە یەک کاتە خطابی هەیە بەرامبەر بە سلێمانی و لە هەمان کاتیشا پەروەردەی هەیە بەرامبەر بە کەنار کە خۆتان نەزانن وەلای کەنار و لایەنگرەکانی مەولانا خالد لە کەناردا و نابەرخوردی ناو سەنتەر ئەو فەزاحەتەی لێکەوتەوە کە هەتاوەکو ئێمە ئێستا بە شوێن دەفتەرەونەکانمان دەگەڕین کە نایەنەوە ناو باخەڵەوان و بردیان ئەم سەقافەیە لە مەسئلەی تێڕوانینی مرۆڤ بۆ خێزانی شاڕەنگی داوەتەوە ینی بەسیترین شێری ئێمە زانین سەردەمی مەولەوی جافەکان گەرمیان و کوێستانیان کردووە فۆلکلۆری کوردی پڕە لە کۆچی یارم کۆچی سوورە و خێڵبەرە و ژوورە و ئەوە چوونە هەوار و ئەوە کەی پاییزیە ئێوە بێنەوە و ئەوە خوانەیانێنێتەوە قازی قوڵنگەکان بێ لە ئیلگەڕانەوە و ئەوە ئەوان هاتنەوە و ئەم دیار نەبوو یانی ئەمە گەرمیان و کوێستانە گەرمیان و کوێستان لە فەرهەنگی ئەدەبی شعری مەولەویدا لە شعرە لاوانەوەکانە دوو هەوێن ئەگەر وشەکە لێم ببورن دوو هەوێن منافەسەی لە کۆشکردنی ئەو کەسە ئەو مفرەدەیەکەن کە ئەو شێعرەکەی بۆ نووسراوە بۆ ئەوەی نمونەکە ڕۆشن بێت قاربەگی کەیخسرەوبەکی جاف ئەکوژرێت لە هەرای هۆزەکەیە لە بینی ڕێک نەکەوتنەوەوانە بە گولەیەک ئەکوژرێت لە سەی خەلیل مێژراوە تەبەن ئەم بەڕێزە گەرمیان و کوێستانی کردووە گەرمیان و کوێستانی کردووە مەولەوی لە یەکێ لە دێڕەکانیان ئەگا بەوەی تەبەن لە گەرمیانە ئەکوژرێ لە گەرمیانە ئەکوژرێ یعنی بۆ هەتایی ئەچێتە باوەشی کێوە گەرمیانەوە بۆ هەتایی ئەچێتە باوەشی گەرمیانەوە شعرەکە درێژەی ململانەی گەرمیان و کوێستانە بۆ قاربەت ئەوەڵێ ئەو بۆ خۆی ڕایەکێشێ مەڵێ بۆ خۆی ڕایەکێشێ لە شوێنێکاڵێ دەردی گەرمیان و ئێڵاغ یاوە گەرمیان و حاڵ ئێڵاخ لە دیوانەکە بە ئێڵاخ دڵ ناوە لە دیوانەکە بە تاوا لێکیان داوەتەوە و هەموو مەولەوی ناسانی تریش دوای دیوانەکەی مەلعب کەریم مدەڕیس نیشتون بە تاواکە و ئیتر دایان تاشی و تاوا یعنی توانەوە یعنی توانین نا بەڕێزەکان
ئەڵێ ئەو دەردەی کە گەرمیان هەیبوو جاران کە ئەم ئەچوویە کوێستان ئەوە ئەخیرەکەی چزا بە دڵی ئەوە کەسێک کە ژنی بەسەرایە داخەکە گەر حەزە کاسیەم بەسەر دووەماوێ بۆی داخەکەی پیا بسێنێتەوە ئەڵێ قاربەک لە گەرمیانە مرد ئیتر ئەو داخە کە جاران هەیبوو ئەبێ ئێستا کوێستان بیخوا بۆچی چونکە هەتایی چوویە باوەشی گەرمیانەوە دڵ ناوە واتە بێخەم بوو دڵی هەنوو لە هەورامیدا ئەگەر کەسێ بۆ شەڕ بۆ دوعا بۆ شتێک بۆ نزایەک ئامانجەکەی بەدیاوەڵێ بێخەم دڵ بناوێ دڵ و بهەنوە ئەڵێ ئیتر ئەوە گەرمیان بێخەم بوو لەوە کە ئەم یارە جارێکی کە مەحبوبە بچێتەوە باوەشی هەر نمونە کەم نمونە ئەدەم لەسەر ئەوە دەرکەوتەی لە مەسئلەی ئاینمان باس کرد مەسئلەی پیری کە مەسئلەیەکی کەینونی و مرۆڤ لە وێزگەکانیا بێگا ئێمە لەسەر ئەگەر جارێ لەسەر پۆترێتی شاعیرەکانوان بۆ ئەستین ئێمە چۆن نابێ وێنەی پاییز بە ناشرین یا بە بێهێزی یا بە مەرگ یا بە دەرد وێنە بکەین نابێ وێنەی پیریش بە ئیفلاس بوون وێنە بکەین مەولەوی هاتووە ئەمەی کردووە ئەمە گرنگە بەڕاستی ئەم شناس بەخشینە بە کۆی گشتی بیرکردنەوە و تەسەورات گرنگە کە وێنەی پیری ئەکێشێ ئەڵێ باخچەی زویری کە باز لە عیب و عار و پژمەکانی ئەکا ئەڵێ باقەی دڵتەنگی ینی هەموو ئەوانە ئەڕازێنێتەوە ئێمە زانین ینی خۆ ئەو شاعرانە وێنەی گەنجیشیان هەبووە بۆچی بەدیع بابەجان پۆترێتەکانی لە وێنەی کاملبوون و پیریدا بە ئێمە نەخشێنێ بە جۆرێک کەسێ مەحوێکی کەی پیشان بێ قبول ناکات ینی ئەو مەحوێکی گەنج پیشان بە لە من تەشکیلی نیم تا بزانم تعبیرەکە بکەم بینین و ڕەنگ چییە بەڵام ئەزانم تێ ئەگەم ئەوە بۆچی ئەو مەسئلەیە لە ئەزمموی خوێندنەوەی شعریەتی خۆیانەوە وەریان گرتووە کۆمەڵێ بۆنە پێویستە دەستکاری بکرێن لە ناو مەولەوی ناسیدا وەڵا ئەمە ئەم شعرەی بۆ ئەوە نووسیوە و ینی زۆر سادن ئەوانە بەڕێزان مەولەوی دەرکەوتەیە مەولەوی ئەو زمانە ئەو شعریەتە کەوەری گرتووە چەندین ئامە بەڵێ ئەوە گومانی تیانە کە شاعیرێکی فول جوان ستاتیکی کوردی ئێمەیە بەڵام پێویستە ئێمە بۆنەکان خۆشباوەڕی نووسەرانی ئێمە بە ڕەحمەت بێ لە مامەستا ئەمین فەیزی بەدواوە لە عەلی کەمال باپیراخاوە کە دووەمین کتێبی ڕەخنەی مێژووی ڕەخنەی ئێمەی نووسیوە تا ئەگاتە دەرکەوتنی مامۆستای ڕەحمەتی عەلاءالدین سجادی کەمێ حەزیان لە بۆنە داتاشین بووە کەمێ حەزیان لە بۆنە شعرێکیان هێناوە کە شعرەکە بۆ ئەوە چووە بۆنەیەکیان بۆ داتاشیوە ئەوەی کە هەژار لە وەڵامی سەجادیا فەرمێ ئێمە هێشتا نازانین مەلای جزیری کەی لە دایک واخر تۆ چۆن زانین کەوا سەڵتەکەی ئاوایە ئەخۆ قسەیەکی زۆر منتیقیە بەڕاستی ئێمە بێ دەستکاری بۆنە داتاشین بکەینەوە تەنانەت بۆ شەڕەکانمان بۆ تاریخمان بۆ وێزگەکانمان بۆ دەرکەوتنەکانمان ئەو بۆنە سەتەحیانە واز لێ بێنین بە شوێن شتی ڕیشەدارا بگەڕین ئێمە بۆچی ناتوانین هیچ شتێکی خۆمان ئەپدەیت بکەینەوە بۆ نازانین شعار بینیانی ئەوە بە مەشهورین بە شعار بازی کەچی کە دەست ئەبەی بۆ هەر خەباتێکی مەدەنی نازانین شعار بی ئەوە ئێستا لەبەر چاوە نامەیە دژبەر بم لەو مەوزوعانە ئێمە ناتوانین شعاریش داڕێژین بۆچی چونکە ناتوانین شکستەکانی پێشووترمان جۆرێ بخوێنینەوە ئەپدەیت وا ئەپدەیت بین وا ڕازبینەوە کە بەرگە بگرین یەکێ لەو بۆنانە مەسئلەی هەژاری و نەداری و ینی وایان لێ هین کردووە کە هەر کەسێ شاعر بێ لە برسام مردوو بێ ینی بە جۆرێ وێنەیان کردووە بە ڕێزانوانە بووە ینی مەولەوی توانینەتی نامەکانی ماوە خۆمە شێعر نییە تا تەویلی جیاجی ئاوەرگرە ماوەساکەیوان دیکۆمێنتە نامەکان ماون بە نامەیەکی مەولەوی قافڵە لە ئەمەدانەوە بەربووە تا کفری و کەلاروەمانە یعنی چی یعنی چی ئەمە میری بابان بیاوێڵە و هەندێ باخ لە دەوروبەری هەڵەبجەدا ئێسیش بە کانیەکەی وترێکانی مەولەوی تاپۆیە لەسەر مەولەوی میری بابان خەرپانی کۆڵیژێ بەشە لە باخەکانی ئاوێسەر لە قوڵە تاپۆکە لەسەر شەوڵای خەرپانی بۆی قوتابی بێهین نەبێ بێقوت نەبێ
ئەمانە خەیاڵن بەڕێزان لە مێژوودا بێ لەسەریان جارێکی کە بوەسینەوە. من ساعتم ڕانەگرت. خاڵێکی کە زۆر گرنگە لە مەولەویدا باز بکرێ، ئەو ئەسفنجی بوونە یا موگناتیز بوونەی مەولەویە کە کاریگەری ئەوەی ئێستا بە هەڵە کۆمەڵێکمان یەکێوێ بیکا بە شیعە، یەکێوێ بیکا بە سونی، یەکێوێ بیکا بە یارسانی، یەکێوێ بیکا بە ماتوریدی، یەکێوێ بیکا بە معتەزیلە، یەکێ هەر یەکە شتێ. ئەمە بە بڕوای من ئەوە وانەیە دیسان مەسئلەن، چونکە تووشی تەناقوز ئەبی. تۆ کە ئەو شێعرە ئەیەنی وەزان سوی وەتەن هیجرەت نمودەم، خلافەت ئەز عەلی دانستە بوودەم، لە کێشەیەکی ناوخۆیی ئاڵوگۆڕێکی ململانەی ناوچەیی ئیقلیمی شێعەلی عەبابەیلێ لە سەرکاری لا ئەبرێ عوسمانی خاڵە ئەبێ بەم خەزنەداری حەمە پاشای جاف. حەمە پاشا نامەیەکی بۆ نووسێ بۆچی ناییتەوە و ئەمانە بۆ شەمێرانەوانە، ئەڵێ من خلافەتم بە شایستەی عەلیە، زانی تۆ عەلی دەرکرد و عوسمانە دێنا اقتیبازێکا لە چیرۆکەکە. ئەمە ناکاتە ئەوەی کە بڵین مەولەوی تێگەیشتنی بۆ مەسئلەی ڕاشیدین و خلافەتی دووەم و سێەم ئەو لایەنگرەیە، چونکە نامەکانی بۆ مامۆستاکانی دارالئیحسان دژی مەسئلەی تەشەیوع و ئەوانە وەڵامێکی کە دێنەوە. لە کەلتوری ئاینی یارسان کەڵب و ئیسفادەیەکی زۆر زۆری کردووە، لەبەرچی لە ئاستی ئەو زمانەی کە ئەوم عاشقیەتی و پێی ئەنووسێ ئەوان سفرەیان هەیە. سفرەیەک یعنی تۆ برسید بێ لە شوێنێکەوە خەڵکرێی باش دانرابێ، بێگومان تەبەکوتیتە سەر ئەو شوێنەکە خوانەکە و بۆ ڕێکخراوە. کەلتوری ئاینی یارسان چوەکو ئەوەی لە موسیقا و لە سروشتا هەیەە، چوەکو ئەوەی لە ئەدەبیاتی نووسراوە هەیەە، ڕێگەی بۆ مەولەوی خۆش کردووە ئەلێەوە کاریگەری لە تەرکیبە و لە وێنەدا تاشینە دروستکە. ئەوەیش تەبیعەتێکی کەی سەقافی مەولەویە. مەوزوعێکی کە قەزاوەتی مەولەویە لە بینی ئەو مەفهومی عشقی مەجازی و عشقی حەقیقی، کە بەڕاستی ئەمە پێش مەولەوی سەیدی بۆ یەکلایی کردوینەتەوە لە نامەکەیدا کە بۆ شێخ عوسمانی سراجەدین گوایە نووسراوە دوای شکاتکردنی خەڵکی هەورامان لەوەی کە مندوبێک دانراوە نوێنەری تەریقەتی نەقشبیە لە هەوراماندا خەریکی دڵداری و خۆشەویستی و شتی تریشیان وتووە، من ناڵێم خەریکی ئەم شتانەیە و ئەو بە شێعری یا شێخ سەنعانم وەڵامیانەداتەوە بە بڕوای هەموو ئەو عاریفانە و تەنانەت بە ئیبن سینا، ئیبن عەرەبی، سۆهرەوەردی، شێخ مەحموودی شەبستەری، ئاینی یارسانی، طریقەی نەقشی لە هەندێ وێزگەیدا، لە هەندێ وێزگەی مەحرەمانەیدا. ڕوبەری سروشت مەساحەی تەمرینی ئێمەیە بۆ هەموو شتەکانی ناوەی سروشتمان. ئیتر هەرچی هەیە، عیشقە، تندوتیژیە، هەر شتێکەیە ئێمە لە سروشتا تەمرینەکەین. سروشت ڕوبەری وەکو ساحەیەکە پێش ئەوەی یاری نهایی تیا بکرێت چەند ڕۆژێ وەرزشکانەکان تەمرینەکەن هەر بۆیە بەو مەوزوعی خەڵوەگەریە ئەوترێ ڕیازەت وە شعری ڕیازەت کێشانی نووسیوە مەولەوی، ڕیازەتی ڕۆحی. ئەم سروشتە بە ژنیەوە، بە کانیەوە، بە ئافرەتیەوە، بۆ ژنیش بە پیاویەوە کە ئەویش هەروایە. مەساحەی ئەگەر بە مەجازی وەریگرین حەقیقەتمان بۆ تەحقیقەکە. تۆ ناتوانی لە چەمکی خۆشەویستی خوا و خولەفای ڕاشیدی و پێغەمەر و ئەگەر مسلمان و دینداری تێبگەی ئەگەر خۆشەویستیت نەکردوێت، ئەگەر بەر خۆشەویستی نەکەوتوی 2000 حەدیست بۆ بێنن کە خوا و پێغەمەری خوا و لە هەموو کەس و کار و دایک و باوک و خۆش بوێ بەر ئەو خۆشەویستی نەکەوتوی ئەوە نازانی. مەولەوی لەم قەزاوەتەدا هەردووکیانی بەڕەوایەتی هێناوە پێی وایە یەکەم پێش دووەم ئەکەوێ و شێعرمان زۆرە، ئەویش کاریگەری سەیدی لەسەرە تا حەقیق نەبوو، تا مەجاز نەبوو، حەقیق نەماوە، حەقیق بێ مەجاز تەحقیق نەماوە. زۆر سپاس بۆ بەشی ڕۆشنبیر و ڕاداندنی پارتی دموکراتی کوردستان.